ڕێزازاد سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. ئێستا مەترسی ژینگە لەسەر جیهان زۆرە، بە مەترسێکی زۆر گەورە داهێنرێت. ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستان چۆنە؟ چونکە ڕێژەی سەوزایی بەشێکە لە پاراستنی ژینگە. ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستان چەنە و خۆتانی ڕازین لەو ڕێژەیەکایە؟ دەست خۆشتان لێ دەکەم. ڕاستی ئیسێما وەکو دەستی پارە ساکرد ژینگە گرنگترین بابەتی ڕێژەی سەوزاییە گرنگی پێ دەدرێت، چونکە لە بابەتەکانی گۆڕانکاری کەشوهوا لە جیهان کە ئێستا ڕوودەدات و کە ئێمەش وەکو حەراق ئەندامین لەوەی اتفاقیە و کە بەشداری دەکەین ساڵانە. بەڕاستی ئیسێما تەماشای بکەین گرنگترین بازاری گرێتی کاربۆنە، ئەو بازاڕەیە لە جیهان گرنگی پێ دەدرێت بۆ هەژمارکردنی ڕێژەی سەوزایی. ئێمە ئەگەر تەماشا بکەین لە ساڵانی پێشووتر لە کابینەکانی دیکە گرنگی بە بابەتە زۆر نەدراوە، بەس لەم کابینە زۆر گرنگی پێدراوە و بە تایبەتی بەو دوایانە ئەو داتا و ئامارانی کە لەژێر دەستی پارێزساکرد ژینگە و وەزارەتی پلاندانان دەری خستووە و دەستی پارێزساکردنی ئیشی لەسەر دەکات. ئێستا ماگە تەماشا بکەین بەپێی ئەو داتانە ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستان 19/20. زۆر باشە. بە گوێرەی ستانداردی جیهانی لە ئاستی ستانداردی جیهانیدایە؟ وەڵامەت هەمان زیاترە، چونکە دەستی پارێزساکردنی ژینگە ئەگەر سەیر بکەین لەو ساڵانەی ڕابردوودا زۆر گرنگی بە بابەتە دەدرێت. خاستن تازە باسم کرد پێشنیازیشمان کردووە و ئەم کاربۆنە هەژمار بکرێت هەتا بتوانین سولە داهاتەکەی وەربگرین وەکو هەرێمی کوردستان. ئێمە وەکو ڕێژە هەموو وڵاتێک تاهموتمای زیاتری هەیە، چونکە گرنگترین بابەت ڕێژەی سەوزاییە و هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە گرنگی بە بابەتە زۆر دەدات. خاستە ئەم کابینەیە گرنگی بە بواری ژینگە و گۆڕانکاری کەشوهەوا یەکێکە لە بابەتە هەرە گرنگەکان. ناوەڵەت محمان زیاترە و هیوادارم زیاتریش بی. بەڕاستی یەک لە بابەتەکان ئەگەر تەماشای بکەین دەستەی ژینگە چۆن توانین پێناسێکی دەستەی ژینگە بکەین بە کورتی. دەستەی ژینگە گرنگی بە بابەتە دەدات، چونکە هەماهەنگە لەگە هەموو دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەستی پارێزساکردنی ژینگە و ڕەزامەندیدان بە پرۆژەکە و بڵاوکردنەوەی هۆشیاری ژینگەییە. ئەگەر تەماشا بکەین ڕەزامەندیدان بە پرۆژەکان، ئێمە لەسەر پرۆژەکان بابەتێکمان هەیە، هەر پرۆژێک دێتە هەرێمی کە دێتە فەرمانگەیەکە دەستەی ژینگە ڕێژەکەی 25% بۆ دیاریکرایە، دەبی 25 پرۆژەکەی سەوزایی بی. چاودێریەکەن بۆی کە پابەند بێ؟ بەڵێ پابەند بوونە لە ئیلتیزامات و ڕەزامەندیدانە بەو شێوەیە و هەروەها ئەگەر پرۆژەکان ڕابردوو بوون واقعات دروست کرابوون ئێمە لەبەر سەوزکردنیان پێ دەکەین، بۆ نمونە لە ناو نەخۆشخانەکان بی، لە ناو مەکتەبەکان بی، لە شوێنەکانی دیکە تەحویزی ئەو سەوزایی بکەنەوە بە دوو هێندە. زۆر باشە. ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستان زیادی کردو، بەڵام پاراستنی ئەمە گرنگە. پلانتان چی بۆ پاراستنی ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستان؟ ئێمە دەستی پارێزساکردنی دەستەیەکی تەنفیزی نیە لە هەرێمی کوردستان، بەڵکو چاودێری و بەدواداچوون دەکاتەوە و هەروەها ڕەزامەندیدا بە پرۆژەکان و هەر بە بڵاوکردنەوەی هۆشیاری ژینگەییە. ئێمە هەماهەنگین لەگەڵ هەموو دامدەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان، هەماهەنگ و هاوکاری دەستە کۆکردنەوەی داتا و زانیاری و ڕێژەکان و هەروە بەشداریکردن لەگەڵ ئیتفاقی نێودەوڵەتەکان. ئێمە وەکو دەستەی پارێزساکردنی متابعەی بە بەردەوام متابعەی دارستانەکان دەکەین. بۆ نمونە ڕێژەکان ئێستا لەژێر دەستماندا چۆنی دراسی دەکەین و وەگرنگی بە بابەتەکەش دەدەین، چونکە هەژمارکردنی ئەمە بەتەمایە هەژماری بکەین بۆ گرێتی کاربۆن و کۆمپانیایەکی کتابمان کرد بۆ ئەنجومەنی وەزیران کە کۆمپانیایەک چونکە ناتوانین ئەمە هەژماری بکەین، پێویست بە کۆمپانیایەکی نێودەوڵەتی هەیە بۆ هەژمارکردنی و کاربۆنە و هەتا بتوانین داهاتێکی باش بۆ هەرێمی کوردستان کۆکرێتەوە، بۆ داهاتش دووبارە ڕێژەی سەوزایی پێ بکەینەوە لە هەرێمی کوردستان. تا چەند سووتان لە وزەی پاک وەرگرتووە بۆ پاراستنی ژینگە؟ وەکو تازە باسم کرد ئەمە دژنێکی چاودێری بە دواداچوون دەکەین بۆ هەموو پرۆژەکان، بە تایبەتی وەزارەتی کۆڕەبا خۆشبەختانە پەیوەندیی بەهێزمان هەیە لەگەڵیاندا، نوێنەریان هەیە لە لێژنەکانی گۆڕانکاری کەشوهەوا، هەروە لێژنێکی باڵاش هەیە لە ئەنجومەنی وەزیران لە نێوان وەزارەتی کارەبا و ئەنجومەنی وەزیران پێکهاتیە. بەڵێ ئێستا ئەو وزەی پاکە لە هەرێمی کوردستان پشتی پێدەستێت کۆمباین سایکلە و هایدرۆ پاوەرە و هەروەها فیلەرگازە لە هەرێمی کوردستان، ئەوانە کە بە وزەی پاک هەژمار دەکرێن و جێکرێتنەوە ڕاپۆرتەکانی ئەمەشی پێکرایە. ئێستا لە هەموو دنیا سیستەمی سۆلار هەیە بۆ دەستخستنی وزەی پاک، لە هەرێمی کوردستان ئەم سیستەمە تا چەندە کاری پێکرێت؟ وڵای هەرێمی کوردستان خۆشبەختانە پێشکەوتنێکی زۆری بەدەستینە، خاستن لەو کابینەیە دەبینین هەنگاوی باش درایە لە فلەرگاز ئیسفادەمان کردیە، وەک تازە بە گاتی پێشان دەسووتا بۆ میلتان دەڕۆیشت، ئێستا دەبێتە کارەبا وزەری وەردەگیرێتەوە دووبارە، هەروەها کۆمپانیای سایکل پێشان دووکەڵی لە مەحەڵی کارەباکان دووبارە دەکرێتەوە کارەبا تاقیلی وەردەگیرێت، هەروەها ئەو هایدرۆ پاوەر زیادی کردە، ئەسڵەن لە هەرێمی کوردستان چەندین هایدرۆ پاوەر دانرا بێت جگە لە پێشتێ هەر لە برێندا دەربەندیخان و ئەوە هەبووستە لە دێرەلووک و لە زۆر شوێنان هایدرۆ پاوەر دانرایە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ئازاد نووری ئەوڵا
بەڕێبەری هوەری لە دەستەی ژینگە سواز بامەدەبوونی بەڕستان.